زماندارەتی پسپۆڕێکی بواری شوێنەوارمان کردووە لەبەرەوەی کە توانی بێتی لەسەر یەکێک لە بابەتە هەرە گرنگەکان کە تایبەتە بە مێژوویەکی یەکجار کۆن تایبەت بە سەردەمی ئاشووریەکان کتێبێک بنووسێت کە ئەم کتێبە لە وڵاتی ئەڵمانیا بە زمانی ئینگلیزی چاپکراوە لە ئێستایە لە کاتێکە هێشتا کتێبەکە نەگەیشتوێتە دەستی خۆی زۆرێک لە زانکۆکان بە خۆشحاڵیەوە لە وڵاتانی پێشکەوتو لە ئێستایە ئەم بەدەستیان گەیشتووە لە کتێبخانەکانیان و ئەم کتێبە بێگومان دەزانن کاتێکە بکرێت بە زمانێک بەدەر لە زمانی کوردی چاپ بکرێت نیشانەدات کە تا چەند دەتوانێت گرنگی هەبێ و لەگەڵیشە توێژینەوەیەکی دیکەی ئەنجام داوە توێژینەوەکە تایبەتە بە ئەم ناوچەی کە با بڵێن شوێنی سلێمانی و دەوروبەریەتی لە ماوەی 3000 ساڵ پێشتا توێژینەوەکە ناوی ئابووری وڵاتی زاموە لەژێر ڕۆشنایی دەقە مێخیەکاندا کە ئەم توێژینەوەیش هەر لە زانکۆی سلێمانی بەڕێزیان ئەنجامیان داوە پێشکەشیان کردووە و بۆی کە هەم لەسەر ناوەڕۆکی کتێبەکە لەسەرەوەی کە بۆ نمونە وڵاتانێکی پێشکەوتووی ئۆروپی لە ئێستایە خەریکن کتێبێک سوود وەرئەگرن کە توێژەرێکی کورد لەسەر شارستانیەتێکی کۆن لە ئەم سەردەمی با بڵێن 3000-4000 ساڵ بێت لە ئێستای نووسیڤەتی وە کۆمەڵک بابەتی نوێتیە باس کردو گرنگەکەی چۆنە لەگەڵیشا لەسەر ناوەڕۆکی توێژینەوەکەش هەر بە هەمان شێوە زانیاری وەرەگرێت هەر بۆی ڕێنە لای بەڕێز دکتۆر دڵشاد زاموا کە بەڕێزیان پسپۆڕی واری شوێنەوارن دکتۆر دڵشاد سڵاو لەبێت زۆر بەخێربێت دکتۆر سڵالایەوەش لە بینەران و بیسەرانی بەڕێزیش بەخێراتی بەیانیت باش سپاس بەیانی ئەوش باش دکتۆر جا بەڕێزە شوێنەوارناسی بێگومان هەم بۆ نووسینی کتێبەکە هەم بۆ نووسین یان با بڵێن کۆکردنەوەی داتا و زانیاری بۆ توێژینەوەکەت ئەبێ زۆر سەردانی شوێنەکانت کرد بێت جا پێشەوەی هەر باسی توێژینەکە و کتێبەکەمان بۆکەی باسی ئەم گەشتە شوێنەوارناسیانەی خۆتمان بۆ کە سەردانی کوێت کردووە بۆ کتێبەکە سوودت لە کامێک لە ناوچەکان بینیوە کە لەوانەیە مێژووی بوو بێتن لە کوردستان بەڵێ من ئێستا 23 ساڵە شوێنەوارناسیم دەست کردو بە خوێندن و پاشان کە تاوام کرد و مامۆسای زانکۆ بووم و خۆشبەختانە لە مای ئەم 23 ساڵەیە زۆرێک لە ناوچەکانی باشووری کوردستان زۆربەی هەر شوێنەوارەکانی گەڕاوم بەشێکی گرنگ لە شوێنەوارەکانی تری کوردستانی گەورەش لە هەر چوار پارچە گەڕاوم بێگومان ئەمە کاتێکی زۆریەوێ بەڵام لەبەرەوەی کە خۆشەویستی بۆ شوێنەوار بۆ دۆزینەوەی ڕەگ و ڕیشەی شارستانی باپیرانی خۆمان ئەمە هەندێک بووە کە هیچ کات هەستم ماماندووبوون نەکردو بۆیە ئەم گەڕانانە بێگومان جۆرا و جۆر بوون هەندێکیان سەردانە بۆ نمونە کاتی قەڵایەکی کۆن بەجێ ماوە تەمەنێکی دێرینی هەیە وەکو شوێنەوارناز یەکەم جارە چیت بەتەنیایە لەگەڵ هاوڕێکانی یان لەگەڵ تیمە بیانیەکان کە چونکە شارستانێتی خۆمان لە هەموو جیهانە ئەخێندرێت بۆیە کاتێکە ڕۆی ئەم شوێنەوارانە ئەدۆزیتەوە و تۆماریەکەی بۆ یەکەم جار و راپۆرت و توێژینەوەی لەسەرەکەیت بەڕاستی خۆشێکی تایبەتی هەیە و لە هەمان کاتیشا وەکو شوێنەوارناس بە تایبەت من ڕێبازێکی وردم هەڵبژاردووە ئەویژەوەیە کە بێ کاتێک توێژینەوەی زانستی شوێنەواریەکی پڕ و تێر ئەەکەین ئەبێت چوار ڕەگەزی سەرەکی بەکاربێنین کەمە هەم لەم توێژینەوەی هەم لە کتێبەکە کارم لەسەر کردو ئەویژەوەیە یەکەم ئەو بەڵگەمە دیە شوێنەوارانەی لە دەشت و دەر و شاخ و تەنانەت لە ژێر شاری سلێمانی شاهن بیان بینی بیان دۆزیتەوە و لێکۆڵینەوە لەگەڵ لەسەر بکەی و مێژەکەیان ساخ بکەیتەوە بێگومانە مێژوو ساخکردنەوەش پێویستی بە شتی ترە دواتر دەقەمێخەکان بزانی لە دەقەمێخەکانە بۆ منە کاتێک شوێنەوارێ شاری قەڵاکی کۆنە دۆزیتەوە لە دەقەمێخەکانە باس کراویانە بۆیە ئەبێ بگەڕێتەوە بۆ ئەرشیفی هەموو پاشایانی میسۆپۆتامیا و زاگرۆسی دێرین ئەو دەقەمێخیانەی کە دۆزراونەتەوە کۆنتر دۆزراونەتەوە وەرگێڕدراون چونکە ئەرشیفێکی گرنگ لە دەقەمێخەکانی هەر چوار پارچەی کوردستان هەیە ئەم دەقەمێخیانە وەرگێڕدراوەکو خۆی دانراون بۆیە مادەیەکی خاون ڕاستەخۆی ئەمە شوێنەوارنازە چینەوە سەری زۆر کاتیش هەتا خوێندنەوە مێخەکان ڕاستەکەینەوە چونکە ئێمە خەتی مێخیش خۆشبەختانە زیاتر لە 22 ساڵە کە زۆربەی خەتە مێخەکانمان خوێندووە و هەتا زمانی ئارامی عبری ئەوانە چەند کۆرسی تایبەتمان خوێنە زمانە دێرینەکانی کوردستان ئیسۆمەری بابلی ئاشووری ئۆرارتی خووری ئەیلامی میدی فارسی کۆن ئارامی کۆن و نوێ عبری ئەمانەمان هەمی خوێندوە بەڕاستی بەڵام لە هەمان کاتیشا لەبەرەوەی زمانی دێرین و مردوم هیچ کاتێ دیعاوە ناکەین ئێمە تەواو شارەزای لەو زمانانە چونکە خوێندنەوەی زمانی دێرین
بەڕاستی کاتێکی وردی ئەوێت بە لە هەمان کاتیشا خۆشببختانە تا لە ناو شاری سلێمانی لەگەڵ هاوڕێکان و مامۆستاکانی بە شوێنەوار خوێندکارەکانی بە شوێنەوارە شوێنەوارێکی دێریمان دۆزێتەوە چەند دەقێکی مێخی نووسینی بزماریمان دۆزیێتەوە کە تەمەێکی 3500 ساڵی هەیە ئەوژ ئینشاڵا لە داهاتوێکی نزیکە زانکۆی سلێمانی وەکو گرنگترین دۆزینەوەی زانکۆکەی کۆنگری ڕۆژنامەوانی بووەکە جا ئەمە بەڵگەی دووهەمە بەڵگەی سێهەمیش کە زۆر گرنگە بەراوردکاریە ژیانی دێرین و ژیانی ئەمڕۆ بۆ نمونە من چوم چاپێکەوتنم لەگەڵ بە تەمەنەکان کردووە کاروانچی ئەو توێژینەوەی کە کوردی باسی ئابووری وڵاتی زامووەکە لە ناوچەی سلێمانی دێرین ئەو کاروانچیانە چەند ڕۆژیان پێچووە بە ئەسب ڕۆیشتون بە ماین بە گوێ درێژ لە کوێر لایەن داوە لای کانیەکان کاروان سەراکانیان چۆن بۆ چیان خواردووە پارەیان داوە پارەکەیان چەند بووە چەند فلز بووە چەند قڕان بووە بۆ ئەوی بەراوردی کەم چەند ڕۆژیان پێچوت بۆی بەراوردی کەم لەگە کۆنا چۆنە تەنانەت ئێستا هەندێک لە وێنەکان دەرەکەوێکی لە دەقەمێخەکان پاشا ئەڵێت 26 جار لە ڕووباری زەی بچووک پەڕیمەوە منم دەقەم کاتی خۆی لە هۆڵندا لە کورسێکا خوێندووە کاتێک کە دەقەکەمان خوێندەوە هەموو خوێنکارە بیانیەکان پێکەنین وتیانەمە شتێکی بێمانەیە منی بە مامۆساکەم وتم لەبەرەوەی من لە لەو ڕووبارەیە بەو دۆڵ و دەربەنانەی ڕۆشتوم شتێکی زۆر بەمانەیە کاتێک کە پاشاڵە 26 جار پەڕیمەوە چونکە لەم لە ئەڕۆیت ڕێگەکە زۆر باریکە بێتەوە سیرەکەی دەپڕ شاخێک دێت ناچاری بپەڕیتەوە بۆ ئەو بەر تەنکە بوارێکە بۆیە چەند جارە بێ بپەڕیتەوە تا بەنا ئەویا بڕۆی جا بەڕاستی ئەمانە زۆر گرنگە هەتا لە پێش منی شێنەوارناسێکی عێراقی خەڵکی مووسڵ بووە بۆەوەی لەو لەشکرکێشی پاشاکان تێبگا بە سواری ئەسب لێر و ڕۆشە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بە باکووری کوردستان ئەگەڕاتەوە بۆی تێبگا کە ئەم پاشایە بە چوار ڕۆیشتووە چۆن بووە چەندێ سەختە گەشتەکەی ئەم ئیشانە بەڕاستی کاری وردیەوێت دوای ئەوە ئەنجا باڵگەی چوارەمان هەیە زۆر گرنگە ئەوش دیمەنە هونەریەکانە کە لە کۆنا ژیانی ڕۆژانە و ڕێوڕسمی ئاینی و چالاکی ئابووری و بۆ نمونە کاتێ پاشا وتوێتی من ئەسپم لە ناوچەکانی زاگرۆز بە تاڵانی بردووە حشتری جووت کۆپارن بە تاڵانی بدەم حشتەی کوردستان نەبوو بەس لە ناوەڕاستی ئاسیا قافڵەی بازرگانی هاتوۆتە لای شنۆی ڕۆژهەڵاتی کوردستان پاشای ئاشوری کە چوو بۆوێ بە پاشای ئەو شارەی وتووە وتێتی ئەوەم بە باز و سەرانە ئەوێ بۆیە ڕسمیشی کێشاوە جا من ئەم چوار بەڵگەیە مێژووی زارەکی بەڵگە هونەرەکان بەڵگە مێخیەکان و هەروەها بەڵگە شوێنارەکان تێکەڵ کردووە بۆیە توێژینەوە کە زۆر شتی نوێی تێدایە و هەروەها خوێندنەوەی نوێی تێدایە زۆر باش دکتۆریان ئەوەی کە هەیە بەڕێستان کتێبێک لە دووتوێی 600 لاپەڕەدا بە زمانی ئینگلیزی بڵاوتان کردوتەوە ئەمە تا چەندە ئەتانەوێت بۆ خوێنەرەکانتان کارێکی زۆر باش بێت ئەوانەی ئەیانەوێت بە زمانی ئینگلیزیش خوێنەری کتێبەکە بن چۆنی کارتان لەسەر کردووە و پێش دەستپێکی پرۆگرام ئاماژەت بۆ کرد تێگەڵکێشێکی زۆرت کردووە لە دەقەکاندا لەگەڵ وێنەکانە ئەمە چۆنی کارتان لەسەر کردووە بە شێوازێک خوێنەر تووشی مەلەل نەبێت بێگومان ئەم کتێبە کاتێک کە دەستەکەی بە خوێندنەوەی ینی باز بە باز ڕاتە کێشێت بۆچی چونکە هەموو تەوەر و باسەکانی بە کورتی و هەروەها بە وردی بڕیەوە بەڕاستی وەکو چنین وا بووە کاتێکیشم لەسەر کردو بۆ نمونە 300 نامەی دەقی مێخی دەوڵەتی ئاشووری کە بەشێکی زۆری خوێندراوەتەوە دانراوە بەڵام توێژەران وەکو پێویست لەسەر زاگرۆزی شانەکە بۆی من هەموو ئەو نامانم هێناوە چەند ساڵ وردە دێڕ بە دێرم خوێنێتەوە بۆ ئەوەی کە هەوڵمەم لایەنە شارستانەکانی لێ دەربێنم بەڕاستیشتی زۆر گرنگی تیا بوو بۆ نمونە یەکێک لەو شتانەی سەرنجڕاکێش بووە خەڵک لە باکوور دەوڵەتی ئاشووری سیاسەتێکی ڕاگواستنیان هەبوو بۆ نە کاتێ بینیوانە گەلێک هۆزێک زۆر یاخیە بن هەرڕاست خەڵکی شار و هۆز و هەمویان ڕاگواستۆ بردووانە بۆ نە خەڵکی میدەکانی برۆ بە عسقەلان بۆ ناوچەی ئیسرائیل جوولەکە سامریەکانی هێناوە بۆ کوردستان ئەمە ساڵی 1950 پێشداین جایەکێ لەوانە لە ڕۆژاوی لە باکووری کوردستانەوەیە خەڵکی شارێکە هێنن ڕایگوێزن بۆ زاگرۆس پیاوەکان بەجێ ئاهێنن ژن و مناڵەکان بەجێ هێڵن دیارە لاانێ جا پیاوەکان لێرە مەقسە زەوی کوشت و کاڵیانێنێ ژنیان بۆێنن هەموو شتێ لە ڕۆژهەڵاتی کوردستان جێگیرانەکەم بەڵام ئەوان بە هەمویان ڕاکەن بە باکووری بەلای دەریاچی ورمیە ئەگەڕێنەوە بەلای ژن و مناڵەکانی خۆیان جا ئەو وردەکاریان مەقسەد هەوڵم ماوە ژیانی ڕۆژانە بۆ نمونە پیاوێک فێڵی کردووە دوو کچی خۆی بە کۆیلە فرۆشتووە بەڵام دوو کیسە خۆی یاونەتێ مۆری گرێبەستەکەی خستۆتە ناویانە بۆی کە لە قەڵایەکە دەرگاوانی قەڵاو شارەکە هین بێت ئەمان مۆری کڕینی خۆیانیان پێبێت بەو شێوێ ئیتر زۆر وردەکاری هەیە لە ژیانی ڕۆژانەی و کاتایە بۆ نمونە زمانیان ئێستا یەکێ لە دەقەکانە باسیەوە کاڵێ پاشای ئاشووریەڵێ ئەو
وەرگێڕان بۆ بنێرن کە چەند زمانە زانێ لە وڵاتی زامواوە ئیشم پێێتی جا من وتومە پاشا هەروەها داوای بازرگانێکی کردوتمە ئەم دوانەی بۆ ئیشی سیخڕی بووە چونکە لەو کاتا سیخڕی زۆر ورد هەبووە مەخسە نامەکان باسیەوەکەن چۆن چاویان لە دەوڵەتی ئۆرارتۆ بۆ کە لە ڕۆژ لە باکووری کوردستان ناوجەرگەی بۆ تا ڕاواندوز و تا ڕۆژهەڵاتی کوردستان تا دەوروبەری ورمیە ئەم دەوڵەتە زۆر بەهێز بووە ئاشووریەکان سیخۆڕیان ناردۆ بزانن چۆن شەڕەکەن چیەکەن هەتا گویان لەوە بۆ کە لە قەڵاکە باسکراوتیانە کاتێ دوژمنیە ئێمە چاوەڕێکین تا بەفرە بارێت ئەنج پەلاماریانین چکە خەڵکی ناوچەکە بوون باسی بەفر ڕێبەندان کراوە زۆر دکتۆر ئەمانە لە دەقە بۆ نمونە مێخیەکانە زۆر بە وردی باسکرا ئەجا بۆیە کتێبەکەم دامەش کرد بەسەر 4 بەش یەکەم شت هاتووم جوگرافیا و مێژووی ئەم ناوچەم دووبارە خوێندنەوە بۆ کردووە یعنی من بێگومان توێژینەوەی خوێندکارەکانی خۆشم بەکارهێناوە توێژینەوەی کوردیشم زۆر بەکارهێناوە چکە ئێمە بەڕاستی وەکو هەنێن و سەر ناڵێن توێژینەوەی کوردی هیچ سوودی نییە پسپۆڕانی کورد لە بواری شوێنەوارناسی مێژووە لە ماوەی ئەم نیوسەدەی ڕابردووە زۆر کاریان کردووە خوێندکارەکانی خۆم شتی منیان ڕاست کردەوە چۆن بەکاری کارێکی زۆر باشە کە خوێندکارەکان توانیویان ئەو توێژینەوەیان کردووە بەڕێستان سووتان بینی لە توێژینەوەکانی جابۆی ئەو توێژینانە بەکارێنەوە توێژینە ڕۆژاوەکانم بەکارێنەوە دەقەمێخەکانم هێناوەتەوە خۆم چوم ئەو سروشتەم بینیوە یعنی زۆر کات من چوومەتە سنووری باکوور و باشووری کوردستان لەو کاتا بەداخەوە مەقسەد تۆ باران بۆ قەسفی تیارە بووە چەند جار لەوەکو لەوێنەکان ئایبینن چوومەتە ناو کێڵگەی مینەوە نزیکترین شوێنجار هەبوو شوێن هەیە لە ساڵی 1964 پاک نەکراتەوە ئەو ڕۆژەی کە حرس حدود لەگەڵ لایەنەکان پەیوەندیدارەکان بە شۆفڵ پاکیان کردوتە من یەکەم کەس چوون بۆی ئەو شوێنەوارە ببینم کە زیاتر لە 20 ساڵە کەس هیچ مرۆڤێک نەچۆتە نایە دەست خۆش بێت جا دکتۆر هاوکات لەگەڵ قسەکانی بەڕێزن ئەگەر هاوکارانمان یارمەتیمان بان سلایدێک پێش ئەمە بوو کە بەراوردێک کە پێما بێت لە نێوان هەورامان و شێوازی دروستکردنی دەرگاکانە لە یەکێک لە بیناکانی ئاشووریەکان وایە ئەگەر لەسەر کۆمەڵک لەوێنەکان با قسە بکەین بۆەوەی کە پێمان بڵێ بوون منە ئەم بەراوردکاریانە چون ئەبینرێ لەوێنەکانە بەراوردکاریەکت کردو جەنابەت ئەم بەراوردکاریانە مەبەستی چی بوون منە چی باس کراوە ئێستا هەر لەمەوە با دەست پێ بکەین ئەوە بەشی چوارەمی کتێبەکە کە گەورەترین بەشێتی تایبەتم کرد بە تەلارسازی بۆ نمونەرەوە بە شا باسم کردووە ئەم سەقفەی کە پێوترێ جەمەلۆنی زۆربەی کەس بە یۆنانی ڕۆمانی دانێ کۆنترینی لە کوردستانە بووە جایەکێک لەوانە ئەم شارە دێرینەی کوردستانە کە پێی وتراوە شاری ئاردینی بە زمانی ئۆرارتی خوریەکان واتە ئاردینی هەر بۆ خۆی ینی شار چۆن ئێستا لە عەرەبە مەدینە هەیە شاری مەدینە ینی شار یعنی ناوی شارێکشە لە هەماکات جا شاری ئاردینی شارێکی دێرین و پیرۆزی کوردستان بووە ئەگە بەراوردی بکەین چۆن لە پێش ئیسلامە جەزیرەی عەرەبی مەککە شارێکی پیرۆز بووە ئەم شاری ئاردینیش پیرۆزترین شاری زاگرۆسیەکان بووە شوێنەکەی لەکوێ بووە لە باکووری ڕاوەندز لە ناوچەی برادۆسە ڕاستەوخۆ ئێستا دێکە پێوترێ مجێسەر لە مجێسەرەوە درێژە بێتەوە بۆ سیدەکان کە دوو دێتەنیژەکەن سیدەکان مەرکەزی ناحیەی برادۆستە جا لەوێ ئەو شارە دێرینە هەبووە و من خۆشبەختانە ینی زۆر کەس لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باکووری کوردستان بۆ یەگەڕا من توانیم هەتا بنکەی ستونی پەرێزگاکەش لێ بدۆزمەوە دەنگدانەوەیکی زۆری بوو کاتی خۆی لە ناشنال جیۆگرافیک و زۆربەی میدیا جیهانەکانە بۆ 18 زمان هەواڵی ئەو دۆزینەوە لە ساڵی 2014 ینی بڵاو کراوەتەوە جا لێرە ئەمە زۆر گرنگە چونکە ئەو تەلارە دێرینەی شاری ئاردینی کە ئیبینن 150 ساڵەم و پێش کاتێک کە فەڕەنسیەکان چوون لە باشووری ڕۆژاوای ئاکرێ ئەو شوێنەوە شاری ئەو شارە ئاشوریان دۆزیەوە سەیریان کردی واری کۆشکەکە ڕازێنرابەوە بەو شارانەی داگیر کراون یەکێ لەوانە ئەم شاری کوردستان بوو کە وێنەکەی لەسەر بەر هەڵکەندرابوو ئەنجا بۆی ئەم 150 ساڵی ڕابرد و زۆربەی توێژەران کاتێ باسییان کردیان ئەمە تەلارێکی چوارقاتە من کۆنفرانسێکی زانکۆی کامبریج و زانکۆی ئەسیناکرا لە هۆڵی وەزارەتی خارجی لە شاری ئەسینا کە کرا لەوێ زیاتر لە 60,000 لە زانکۆکانی ئەمریکا و ئەوروپا و ڕۆژهەڵاتی کوردستان و باشوور و باکوور هەموو بەشدار بوون هەتا لە ژاپۆنەوە بەشدار بوون لەوێ من وتم ئیتر بەسە ئەبێت تێبگەین لەوەی کە ئەمە تەلاری چوارقاتنی ئەمە شارەکە خۆیەتی ئێمەش ئێستا بین بۆ هەورامان بۆ شارە لادیەکانی کوردستان وێنەی ئەوە لەسەر بەردێ بکێشین هەر وەکو چەند قاتێ دەرەکەوێت ئیتر بۆم باسکردن کاکە ئەوە دەی گوندی ڕۆست هەیە ئێستا ئەکەوێتە پشت دەیەوە ساڵی 1970کان مامۆستا جەلالمەجید وێنەی گرتووە ڕاستەخۆ هاوشێوەی ئەوەیە وتمەوە هەر لەبن ئەو شاخەیە 3000 ساڵ هەمان تەلارسازی بەردەوامە لە هەورامان بەردەوامە نەک تەنها خانووەکان
لە هەورامانی تەخت ئێستا سێ پەنجەرە دەرگایك لە ناوەڕاستە هەمان شێوازە. ئیتر بۆیە هەموو پرۆفیسۆرانەوانی لێبوون هەمووی مۆبایل و کامێران دەرێنە ڕسمیان گوتێن بەڕاستی دۆزینەوەیەکی گرنگە. جا ئەوە هۆکارەکەی بۆ چێ گەڕێتەوە بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە ئێمی شوێنەوارناس هەتا تەنانەت دەقەمێخەکان و شوێنەوارەکان بەز نییە بێ بڕۆین ئەو لادیانی کوردستان ببینیت چکە چەند هەزار ساڵە ژیان بە هەمان شێوازی خۆی بەردەوام بوو تا ئەو بەداخەوە تێکدانە هات کە ئێستا بلۆک و شتانە جێگەی گرتوتەوە کە نەبەزستان گەرمە بێتەوە نە بە هاوینی سار دەبێتەوە هەموو دارستانەکانی بڕامەتەوە بۆ زۆر پایدار. جا ئەوەی کە هەیە دکتۆر تۆ ماوەیەکی زۆر سەرقاڵی ئەوە بووی کە ئەم کتێبە بە چاپگەینی تو لە هەمان کاتە خوێنەرانیش بتوانن سوودمەند بن. پێش دەستپێکی پرۆگرام باست لە دەوڵەتی ئاشووری کرد. دەوڵەتی ئاشووری ئێوە سوودێکی باشتان لێوەرگرتووە بۆ دۆزینەوەی کۆمەڵێک بابەت پێم خۆشە خۆت ئاماژەی پێ بکەی. بەڵێ بێگومان ئیمپراتۆرەتی ئاشووری کە من کتێبەکەم بۆ تەرخان کردووە هاتووم بەراوردێکم کرد و کامە یەکەم جارە دەڵێن لە بواری شوێنەوارناسیە تا لە هەموو جیهانات چەند کتێبێکی زۆر دەگمەن هەن لەسەر کارلێکی کەلتوری. تقریبا پێم وایە هیچ کتێبێکیان بە تەنیا نووسەرێک نەینووسیوە زۆربیان ئەنجامی کۆنفرانسێک بوون بۆ ئەمە کارلێکی کەلتوری یۆنان و ناوچەکانی دەریای ناوەڕاست. ئەمە این بەرهەمی کۆنفرانسێکە بەس من هاتم بە تەنیا ئەو کتێبە نووسیوە cultural interaction واتە کارلێکی کەلتوری. بۆچی کەلتوریشم هەڵبژارەوە شارستانی هەڵبژارە کە ئێستا بەداخەوە زۆر توێژەر زۆر نووسەرە تا لە کوردی شا هەڵاکەن بۆ نەبەچاخی بەردین ئەڵەن شارستانی ئەوە کەلتورە چونکە ڕەگەزە کەلتوریەکان وردن هەر هەمیان پێکەوە شارستانێک پێگەێنن. ئەنجا ئەکرێ لە لادیەکە کەلتور هەبێ کە شار نییە و شارستانیش نییە. ئەجا بۆیە من هاتووم ئەو ڕەگەزە کەلتوریانم کردو. بەراوردێکم کردووە کە ئەمە زۆر گرنگە لە بینی دەژنشینان لەگەڵ چیانشینان بۆچی چونکە دوو کەلتوری جیاواز هەن هەتا ئێستا بۆ ئەو لادیانەی لە دەشتەکانی گەرمیانن لەگەڵ لادیانەی لە کوێستانەکانی شارباژێر و هەورامانن زۆر فەرقانێ لە شێوازی تەلارسازی ژیان جلوبەرێک هەموو شتێک چونکە ژینگە و دەوروبەر کاریگەری هەیە. جا ئەمە لە کۆنی شەهروا بووە بۆیە دەوڵەتی ئاشووری بە ئاسانی توانێتی دەشتەکانی بکا بەڵام هەموو زستان پاییزێک کە بەفر باری و ڕێبەندان بووە سوای ئاشووری شکاوە بۆیە کە بەهار بەفر تواوەتەوە دووبارە لە مانگی 4 و 5 دووبارە لەشکی کێشی دەستی پێکردەوە. ئەم شەڕە هەموو کات زۆر توێژەر هەیە زۆر دکتۆرانامە هەیە لە کوردستانیشا لە وڵاتانی دەوروبەریشا لەسەر چی نووسراوە لە دەریشەوە تەنها لەسەر شەڕ و شەڕەکان نووسراوە. بەس من هاتووم وردەکاریە شارستانیەکانم لەو بینە دۆزیوەتەوە. جا ئەوە شتێکی زۆر زۆر نوێیە بەڕاستی وە کاریگەری کەلتوری دوو شێوازی هەیە ستونی لەگەڵ ئاسۆیی. ستونیەکە ئەوەیە کە بۆ نمونە شتێک هەیە لە گەلە دێرینەکانەوە هەزاران ساڵ بە میراتی ماوەتەوە ڕەگەزێکی هونەریە چیرۆک و داستانێکە بۆ داستانی گلگامێش ئەفسانەیەکە ئەمانە دەما دەم گەردرانێتەوە هەنێ جا لە دیمەنە هونەرەکانیان نەکران هەنێ جاریش دووبارە کۆپی کراونەوە لە نووسینی مێخیا بە پێی سەردەم و زمانەکان ئەمانە وردە وردە گواستنەوە سایکە لەو شتانی کە زۆر سەرنجڕاکێشە بەونە پاشایکی سۆمەری چیرۆکێکە پاشا ئیتانە لە هونەریشا زۆر ڕەنگیاوەتەوە کە کورتەی چیرۆکەکە وەیە پاشا مناڵی نییە بۆی شازادی جێنشینی هەبێ بۆ یەخەم زۆرەخوا لە ئاخیرا چه باڵندەیە کە مار پێوی یا داڵێکی گەورە چاکێکاتەوە و ئێتە دوای باڵندەکە پێڵە چیتێ ژەڵێ منە مێ بچم بەلای خواوەندی ئاسمان بۆی کە دایلێکم مناڵم بێ کوڕێکم بێ شازادی جێنشین بێ ئیتی لە دیمەنە هونەرەکانە زۆر وێ ناکراوە هەتا لە زاگرۆسی شا لە میسۆپۆتامیا لای سۆمەرەکان لایەکەدیەکان کە لەسەر پشتی باڵندەکان پاشا چێ بە ئاسمان بۆی داوای کوڕێ بکە دەقەمێخەکە بەشێکی شکا بەس لە ئاخیر ئازانین کوڕێکی هەیە و شازادی جێنشین لە زاگرۆس لە نزیک شنۆ لە گردی حەسەن و جامێکی زێڕین دۆزراوەتەوە کۆمەڵی ئەفسانەی تایە داستانی تایە یەکێ لەوان گلگامێشی تایە ئەنجا ئەم داستانی تایە بەڵام لەم داستانەی ئێرەیە کە دەقی مێخەکەی تا ئەسانە دۆزراوەتەوە ئەبینین پاشاسە کورسێ دانیشتووە ژنەکەی لە ئاسمانە سەر پشتی باڵندێک دێتەوە دوای لە دیمەنێکی کابینی پاشا دانیشتۆ ژنەکە مەلۆتکەی گەیاتە دەستی بەڕاستی من هەت ینی زۆر سەرنجڕاکێشە لە هەمان کاتیشا بۆ کۆمەڵناسی خەڵکی زاگرۆز دەبێەوە تێبگەین بەداخەوە تا ئێستا زۆر جار کە خێزانێک ژنمێردێک مناڵێن نابێت زۆربەی کات هەر ژنەکان ێرێ بەلای دکتۆر جا سێرەکەی لە ئەفسانە کۆنە زاگرۆسێکەشە هەر ژنەکەی نردووە هەتاوان نەچوو بە ئاسمان بە وردی ئەگە باسیکەین لە ڕاستیە لە هەندێک دەقی ترا تێ ئەگەم کە چییە ئەمە زۆر زۆر گرنگە چکە هەتا لە زۆر چیرۆک و فیلم کارتۆنەوە شتانە شایبینین هەتا لەهانێ فیلمی مێژوویشە سێرەکەی شازادەیەک نەخۆشە پێویستی بە گوڵێکی تاقانەیە لە لوتکەی چیایەک لەناو بەفرا ئەو گوڵە ڕوابێت ئەمیش لانەی مەسەجیایەکی شتێک بەو شێوەیەکە هینە هەتا ئێستا مەسەد لە ناوچەی شەقڵاوە ئەمە تاوانسێتە پەراوردی
زانی کۆمەڵناسی و ڕاستی زۆر لە کتێبەکانم نەکردو بۆ ئەگەر ئەو شتانم کردووە هێنامەتە پەراوێز بۆچی چونکە من باسی سەردەمێکی دیێری نەکەم بەڵام ئەمە ئێستا لقێکی نوێی شوێنەوارناسی پێوترێ ئەنثرۆ ئارکیۆلۆجی واتە کۆمەڵناسی یان مرۆڤناسی شوێنەوارناسی نوێ کە چۆن بەراوردیانەکەی بۆ نەژیانی کۆچەری ژیانی مرۆڤی کۆنولات ئەوانی بۆ شوێ بەراوردیانەکەی جابۆیە زۆربەی کات هەتا ئەو شەخص و شتانەی کە ئێستاش خەڵک بۆ مراس حاصل بوون و نیازوانە چن مناڵبوونوانە لەسەر لوتکەی چایەکە لەوانەیە هەر ئەو جوڵە وەرزشیە بۆ خۆی هۆکار بۆی کە مەسە کۆمەڵە نەخۆشی چارەسەر کاوەڕاستی زۆر باشە جا دکتۆر کاتە ئەوەی کە جەنابەت هەر لە سەرەتای قسەکانت باست کردوێت بۆ نمونە لەسەر کۆمەڵێک لە زمانە کۆنە مردووەکان بە خۆشحاڵیە هەر لە کوردستانی خۆمان لە ئێستای کاری باش کراوە پێم وابێ جەنابەت هەر لە زمانەکانیش ئەتوانیت لەوەکو پیتەکان خوێنەوەیان بۆ کە بۆ نمونە زمانی مێخی وایە مێخی خەتە بە کۆمەڵی زمانی زۆر نووسراوە باشە ئەمە یەکەم دووهەم پید نین خێمان بۆ منە بۆ ئەوی بتوانیت دقێکی سۆمەری بخێنیت و پێویستە 500 هێما بزانیت چۆن ژاپۆنی و چینیەکان تا کۆریەکان تا ساش ئەو هێمایانە بەکارین بە هەمان شێوە واتە ئەمە بە زمانی مێخی تەنیا 500 هێمایان هەبووە باڵێ هەنێجار زیاتریش بە بەڕاستی بە زوردە دەکەم کراوەوە بەڵام بە شێوەیەکی گشتی 300 بە 500 هێمای مێخێ بێ بزانیت تا بتوانانی نووسینە مێخەکان بخێنیتەوە ئێمە خۆشبەختانە ناتون تەوان هیچ کەسێک لە دنیاە هەموو ئەوانەی پرۆفیسۆری باری خەتی مێخین کەسیانی دعایەوە ناکەن بڵێن وەڵامە ئاوا یەکسەری خوێنینەوە باشە هەرچەندێنی خۆشبەختانێ مام ساڵ کاتێک کە دقێکی مێخیمان دۆزیەوە ڤیددیۆشمان هەیە کار یەکسەر لێ خوێنمانەتەوە بڵێن هەمووی نابێ گومان بەس هەر چەندی ڕیەکە میزانیمانە ناوی کێتیایە ئەو شتانێکە ئەو ئاسانە بەڕاستی جا ئەم زمانە دێرینانەی کوردستان کە بەو خەتانە نووسراون بەداخەوە بەشێک لە زمانە دێرینەکانی کوردستانیش بە خەتە مێخەکان نەنووسرا ئێستا تا ئێستا بۆ کۆنترین گەلی دێرین کە هاوسەردەمی سۆمەریەکان بۆ زۆر کاتی لە شەڕابوون گوتی لولوبەکان بوون کە لە ناوچەی سلێمانی گەرمیانە بوون ئەمانە تا ئێستا بە زمانی خۆیان دەقێک نەدۆزراوەتەوە سێرەکەیت ئەکەدیان بەکارهێناوە طبعاً هیچ دقێکی سۆمەری لە کوردستانە نەدۆزراتەوە هیچ نووسینێکی سۆمەری لە کوردستانە نەدۆزرات ئێستا و کەسانی کە دیعاواکەن زمانی سۆمەری پەیوەندی بە کوردیەوانە بەڕاستی دیعایەکی زۆر گەورەیە و لە هەمان کاتیشا لەبەرەوەی زمانی سۆمەریەکێک کە لە دێرینترین زمانەکان کە پێی نووسراوە زۆر وشە نەک بۆ کوردی بۆ عەرەبیش گواستراوەتەوە بۆ زمانە جیهانەکانیش گواستراوەتەوە پەیوەندی بەوە نییە کە این بەدەسا بۆ نمونە کاتێکە سۆمەریەکان بۆ نمونە مانگەکانیان نانا مانگی تەموز تا ئێساش بەکاردێ مانگی تەموز ناوی خاوەندی گژوجا بوو بۆچی گژوجا لە مانگی تەموزە بە تەواتی ئەمرێ ئەوان داستانێکیان بۆ ئەوە هەیە کە لەو کاتە خاوەندی تەموز دەچێتەوە جیهانی مردووەکان 6 مانگ زیینگووە 6 مانگ مردووە ئەجا بۆی ئەم شتانە ماوەتەوە بەڵام مانای ئەوە نییە کە چونکە پێک هااتێ ڕستەی سۆمەری زمانی سۆمەری لەگە کوردیان زۆر زۆر جیاوازە بۆیە مەقسەد بۆی بگەڕێ لە تێگوشە لە کوردی بچێ بەراوردیکەی ڕاستیەوە ینی داعاکی زۆر زۆر گەورەیە ئەمەوەکو پسپۆڕی مێخی ینی بێگومان پێمان خۆشە زۆر وشە ماوەتەوە زۆر وشەی سامن لەو کتێبەی خۆمە زۆر وشەم بەراورد کردوون کە ماونەتەوە بە میرات یان ناوی شوێنەکان ئێسابان منە شاخی هەندرێن بەرامبەر ڕاندوز ئەمە 3000 ساڵەمە پێش بە هەمان شێوە ناویەوە شاری هەولێر کە ئێستا ئەکۆن پێوترا ئوربیلیۆم هەر ڕاستەخۆ گۆڕانی ناوەکەیە بۆچی چونکە هەموو پیتەڤیزیۆنەکان لە زمانە دێرینەکان ئابنە ها بە توێژینەوەیکی ورد لە بەرجیکە لە زانکۆی خوێن بڵاو کردێتەوە کە چۆن ئەمە ڕێسای خۆی هەیە بەڕاستی یانیەوەنیێت تو بڵێن یەکسەرینە ناوی شار ڕووبارەکان شاخەکان ئەمانە بەشیشی ماونەتەوە بەڵام ئەوە نیە وڵا بڵێن ئێمە ینی باڵی زۆر وشەیە ساوشەی تەنور و هەتا وشەی فرن وشەی مەخسەسانە ناوچەی ڕاندوز و هەولێر و بەشێک لە کوردستانە هەتا لە سلێمانیش زۆر جار بە شمشێرە وترێ شیر یاڵە شیر و تیر لێگەسوون ئەم وشەی شیرە سێرکە لە زمانی خۆری ئۆرارتیا ماوەتەوە بەڵام ئەمە مانایەوە نییە کەوانە زمانی کوردی بن زمانی باپیرانی خەڵکی کوردستان بوون زمانی باپیرانی خەڵکی کوردستان جان مادام باسی باپیرانی کوردستانت کرد بابێنە سەر توێژینەوەکەی بەڕێزت کە توێژینەوەکە ناوی ئابووری وڵاتی زاموە لەژێر ڕۆشنایی دەقە مێخیەکاندا
باسی ئەوەت کردووە لەم توێژینەوەی ئەم ناوچەی کە ئێستا سلێمانی و دەوروبەرەکەی لەسەر دروست کراوە 3000 ساڵ بەلێستا لە ڕووی ئابووریەوە ئەمانە چۆن بووە و هەروەها ڕەبتیشت کردوێتەوە بە ئاشووریەکان هەر پێما بە ناوەڕۆکی کتێبەکەی بەڕێستەوە وایە دکتۆر ئەگەر باسێکی توێژینەوەکەمان بکەین لەم توێژینەوەی چی مامۆ دەرەکەوێت لەسەر بتایبەت ئابووری ئەم ناوچەیە بەڵێ بێگومان هەموو کات ئابووری تا ساشی لەسەر بێ هۆکاری زۆربەی کێشە و شەڕەکانی دنیان یعنی زۆر جار بۆن نە شەڕێکی نەتەوەیی شەڕێکی ئاینی کە ڕۆئدات هۆکارەکەی ئابووریە تەنانەت پێکدادانی دوو مەزهبیش هۆکارەکەی ئەوەیە کە چەند لایەنێکی ترکە ئەو دوو مەزهب ئاینیان ئەو دوو ڕێباز ئاینیان بە شەڕداوە بۆی سوودی ئابووریان هەبێت دوژمنەکانی دەوروبەریان یا دوورتریان جامە لە کۆنی شەهروا بوون ئێستا شەهروایە بۆی ئاشووریەکان بە ناوی سیاست و ئاینەوە کۆمەڵە شەڕێن ڕاگەیاند بەڵام پێویستی ئابووریان هەبوو لە ساڵی 1970 پێش زاینە ئاشور ناسرپاڵ پاشایکی ئاشووری بەهێز بوو کاتێ هاتە سەرتەخت بڕیاری یا پایتەختێکی کۆنی خۆیان کە 500 ساڵێک 400 ساڵێک لەو پێش پاشە شالمانیسە دروستی کرد وەڵامیتر بەجێ هەڵدرابوو بۆ وێرانە دووبارە نۆژەنی بکاتەوە هەموو شورا و دەواازەکانی و هەروەها کۆشکی نوێ لێ دروست بکاتەوە کۆشکە کۆنەکان تازە بکاتەوە و شارێکی نوێ دروست بکات تەمان بۆ ئەمە هەوڵێکی زۆریە لە زۆر شوێنەوە هەتا سارەی نووسی بوو بۆ نە پارێزگاری ئارابخا شاری کەرکووک کەی خەڵگە نێرێ بە بێگاری وڵاتی زاموە کەی خەڵگەنێرن وڵاتی زامان ناوچەی سلێمانی دەوروبەری کەی خەڵگەنێرن و چەند خەڵگەنێرن بەوەی بە بێگاری ئیش بکەن بێگاری بگومان واتە بە بەلاش ئیش بکەیت خەڵکیش کشتتوکاڵی هەبووە بازرگانی هەبووە ئاودێری هەبووە ئەگەرەوە بکە ژیانی خۆی تێگەچێت ژیانی کە سوکارەکەی بۆیە میرەکانی وڵاتی زاموە ڕاپەڕین بە ئاشۆناسەپاڵ باسەکە لە دەقەمێخیەکانیە ئەڵێت کە ئەو هەواڵم بیست لە شاری نەمروت چاوەڕێم نەکرد لەشکرم کۆبێتەوە ئەسپ عەرەبانم تاودا ئەو لەشکری لەبەردەستا بۆ هاتم بەوانی شمە دوام بکەون کەی ئەگەمێ لە ڕووباری زێپەڕیمەوە بینیم تەمەن بە ئاشووری ناوەکەیان نووسیەوە لەوانەیە ناوەکەی جیاواز بێ خۆی بە نووسینی مێخیکەی خوێنەوە پێوترێ زالاک ئیشکور بەزەمان بە ئاشووری ناو نور ئەدەد ئەڵێ نور ئەدەدی پاشای ئاشووری وڵاتی زاموە هەموو لولوبیەکانی هاندا بوو دژی من دەربەندەکان شورا کردبوو بەهێزی خۆیان متمانیان کرد بۆ منی شەڕم کرد لەگەڵیانە لەوێەوە ڕۆیشتم پەلامارممان بەو شێوەیە ئەیتر ئەنجا باسەکات چۆن باج و سەرانەی لێسەندون لە هەندێک شارە ئەوەی خەڵک کوشتووە خوێن تا قولەپێی ئەسپەکانی هاتووە لە هەندێک شوێنە باسی زیندە بە چاڵکردن و سووتاندنی کوڕ و کچە گەنجەکانی شارەکانەکات ئیتر هەرشێکی زۆر درڕندانە بوو هەتا باسیەوە کە هەنێ سەربازی هەر بە زیینگویی خستۆتە بینی شوراکانەوە یعنی دیواری بەسەرا کردووە ئەمە ئاشووریەکان نیشاندانی شکۆی خۆیان بوو ئەم ناوچیان خستۆتە بن دەستی خۆیان کە خستیانتە بە دەستی خوانەوە بێگومان چیان کرد باج و سەرانیان سنووە و ئیتر باج و سەرانەکان جۆرا زۆر بوون کانزا ئیتر هەندێکی بە قاڵب و هەندێکی بە مەنزەڵ و تەشت و ئەوانەتەوانەمانە هەمی چێندرانەتەوە ئاسن کە زۆر گرنگ بوو دەوڵەتی ئاشووری بۆچی بەهێز بوو چونکە لەم کاتیان مرۆڤ توانی بگابەوەی کە کوورەیەکی زۆزە بەهێز دروست کە 1500 سلیزی بەرز بێتەوە بتوانێت ئاسم بکێنێتەوە ئەو کاتە شمشێرێکی ئاسن کاتێک لەگەڵ شمشێر بەدەستێکی برۆنز شەڕەکە بێگومان شمشێرە برۆنزەکە یەکسەر شکێ یان مسەکە یەکسەر ئەنوشتێتەوە وەکو تەکنۆلۆژیای سەربازی بۆی ئەوان توانیان پێشکەون ئەسپە عەرەبانەکانی ویلەکانیان خێراترە سوڕایە و بەهێزتر بوو بە شاخە سەرەکە ئەمێکە لە هۆکاری سەرکەوتنەکان ئیتر ئەوە کە هاتوون باج ئەم ناوچیان خسە بن دەستی خۆیان پارێزگارێکی خۆیان بۆ دانا ئەنجا نامەکانی تردێن نامەی کارگێڕین لەم نامانەیە زۆر وردەکاری ژیان و بازرگانی باسکراوە بۆ نمونە کۆنترین کاروانسەرا لە هەموو ڕۆژهەڵاتە کە لە دەقەکانە باس کرابێ کاروانسەراکانی ناوچەی نێوان کەرکووک و چەمچەماڵ و ئاغدەلەر بۆ ناوچەی سلێمانی شارباژێر پێنجوانن کامە نزیکەی 6 کاروانسەران لە دەقەمێخەکانە باس کراون و مەسافە هەنێکیان چەندە کوێیان سەختە کوێیان پێویستە ئەسپ و ماینی بەهێزی بۆ بەکار بهێنرێ و لە هەمان کاتیشە پۆستەچی هەبوو لەو بینەیە ئەنجا هەندێک جاریش بێگومان خەڵکەکە ئەمە زۆر گرنگە لە کوردستانە کە ڕوویە چەتەگەری و شۆڕژێڕی تێکەڵ کراوە ئەمە زۆر گرنگە بیزانین بۆ نمونە ئێستا لە ئەرشیفی عوسمانی هەنێ هۆزی ناوچەی چەمچەماڵ کەرکووک
بەچەتە ناوێن هاتو بەڵام لە هەمان کاتامان شۆڕژیۆڕیشان تێکەڵ ئەو ئیشە کردووە و ئەبێ ئەوەش بزانین چەتەگەری لە کۆنا وەکو پیشە و هینە پیشێکی ڕێزمەندانە و ئازانە لێ ڕاندراوە ئەوە نەبێ بڵێم ئێمە وەکو دەست خۆی سەیری کردوە بەجددی پیاوی بوێری ویستوە باڵێ ئەجا بۆی ئەمانە هەتا باسی چێکە ئاڵێ حەڵواچی پاشای ئاشوریان ڕوت کردەوە یعنی هەموو شتەکانیان ێستن ئێتی زۆر دەقی خۆشی تیا بەڕاستی هەتا هەنێک چەتە لەکوێ هاتون لە ناوچەی پشت دەر و ڕاندز و هاتون لەگەڵ ئەم سەتانە ئەو دەربەنە دیارە زۆر گرنگ بووە بۆیە هێزی ئاشوورەکان و ئەو نوێنەرەکان و نامەڤەرەکان و ئەنیان ڕوت کردێتەوە ئەسپەکانیان لێسەنوینیان کردن ئەمە سیرەکەی دواتریش هۆزە کوردیەکان لە زمانی عوسمانی ئەیکەن لەو ناوچەیە بۆیە دەربەنەکانی کوردستان هەنێ هۆزی کوردی هەتا 600 ساڵەمە پێش هەنێ هۆزی کوردی خۆیان هاتون چیان کردووە ئێشەگریان داناوە ئێشەگریان داناوە لەبری ئەوە پارەیان وەرگرتووە مەقسەد بەشێ لە بەرهەم بەڵێ پاسەوانیان وەرگرت یعنی پاسەوانیان کرد ئەگەر ئێشەگر نەبووە چەتەی لێ بۆ هەموو شتەکەی ئیتر بۆ ینی زۆر جار کاتێ باسی چەتەگەری هەنێک هۆز لە ئەرشیفەکانی دەوڵەتەکانی شاکراوە ئەمە پێندی بەوەیە ینی شۆڕژیۆڕێک و چەتەگەریەکە ناتوانێت لێ دکتۆر دوپرسیاری خۆم لە بەڕێز دەکەم بە پیوتەکانی بەڕێزت زۆر ڕوونکردنەوەی جوانت یا دەربارەی کتێبەکە مادەم ئەو هەموو دەقە جوانە ناوڕۆکێکی زۆر جوان دەربارەی ئەو سەردەمەی ڕابردوو کرابێت باسی پاشاکان کراوە باسی کۆمەڵێک دەقی جوان جوان کراوە تێڵکێشی وێنەکان بەیەکەوە لە دووتوێ کتێبەکە خراوەتە ڕوو ئەمە تا چەندە بۆ خوێنەری ئەم سەردەمەی ئێستا گرنگە بزانن سەردەمانی ڕابردوو چۆن بەڕێ کراوە چۆن ئەو پاشایانە ئەو سەردەمەیان کاریان لەسەر کردووە کۆمەڵێک ڕوونکردنەوەی زۆر جوانە دیە پێ وایە خستنە ڕووی یاخود ئەم بابەتێکە لە نێو ئەم کتێبە خراوەتە ڕوو بخرێتە بەردیدی خوێنەران سوودێکی یەکجار باشیە بێت بە تایبەت بە ئەو کەسانی کە توێژینەوەیکی زۆر باش ئەکەن کەسانی پسپۆڕن خوێنکارانی خۆشەویستی ئەم سەردەمی ئێستا تا چەندە پێت وایە سوودمەند ئەبن لێ بێگومان بەرنامەمان هەیەەوەی بگەڕین بۆ زمانی کوردیەوە خۆشحاڵیەوە شاڵە داهاتوێکی نزیکە واتا بۆ زمانەکانی دەوروبەریش چونکە ئەمە بەڕاستی باز لە کارلێکی کەلتوریە کات یعنی جیاواز لە شەڕ و شۆڕ چۆن لەو بینەیە تا ئێساشی لەسەر بە کارلێکی کەلتوری بەردەوامە چونکە ئەمە یعنی هەوڵە بیرکرانەوە هەبێ بەڕاستی خاڵێکی زۆر گرنگ من لە کۆتاییەکانی کۆتا لاپەڕەکانە نووسیمە ئێمە لەم ناوچەی کوردستانە بۆ ناوچەی زاگرۆسا نە لە سەدەی حوتی زاینی نە لە حەڤەی زاینی نە لە 100 ساڵەمە پێشی شاهێندەی وردەکاری ژیانی ڕۆژانە و شارستانی و کەلتوری بەردەستمان نییە وەگەوەی کە من لەم کتێبە لەبەر ڕۆشنای ئەو دەقەمی خیشتانەیە ئەوەندە وردەکاری ژیانی ڕۆژانە و کەلتور و شارستانی خراوەتە ڕوو بۆیە ئەرشیفێکی زۆر گەورەی خراوەتە خزمەتی ئەو کارلێکە کەلتوری و شارستانیەوە بێگومان هیچ توێژینەی بەکەم و کوڕینیە وەکو باسم کرد من سوودم لە توێژینەی خوێندکارەکانم وەرگرتووە توێژەرانی تری کورد هاوڵاتیەک هەیە مام حاجیەکە ناویم هێناوە کە خۆی خەڵکی لادەکەش نیە سەپانە خزمەتکاری یەکێک لە ماڵەکانی لادەکانە ناویم هێناوە لە توێژینەوەکانە بۆچی چونکە ئەوە سەرچاوی بۆ من زانیاریکی پێوتموتێتی ئەم پەیکەرە ئەلەو شوێنە دۆزرایەوە ئەو ساڵە ئێستا من هێنامەتە ماڵی خۆم وەکو پایەک بەکارمێنەوە دەریێناوە هێناتی پێشکەش بە شوێنەواری کردووە من ئەو ڕۆژە لێ بووم کە داوامان لێ کردووە یعنی ئەمە بۆ من ئەو مام حاجیە کەناوی حاجی موسای هەرکیە لە دەی مجێ سەر و کابراایکی دڵسۆزی مێژی کوردستانە خوێنەواریشی نەبووە بەڵام بۆ من سەرچاوایەکە وەکو شانمەشانی کتێبێکی بیانی یا کوردی بەکارمێناوە بۆیە بەڕاستی هەموو توێژەرە بێ و تازۆی هەبێ کە بیرکاتەوە لانەی خوێندکارەکانی خۆشتی بەڕاستکەنەوە کە من خۆشبەختانە شتیان بەڕاستکردومەوە بەکاریش مێناوەتەوە توێژەرێکی کورد کە چەند ساڵێک بۆ مامۆستا ئەمین زەکی بێت تۆفیق وهەبی بێت کە بڕوانەمەشیان نەبوو بەڵام ئەو نەکتێبی جوان و بناغیان نووسیەوە بەکاری بێنێتەوە بۆ ئێمە خۆشبەختانەش بێنی هەرەوەی کتێبی کوردی توێژینەوەی کوردیش ئەگەر چەند لاپەڕێکیش بێ زۆرمان هەن چەندین گۆڤار و کتێب بڵاوکراوەمان هەن بۆیە هەموو توێژەرانە بێت تازایان هەبێ بۆ ئەوەی کە بتوانێت توێژینێکی جوان پێشکەش کاوە بێگومانی هیچ شتێبەکەم و کوڕی نییە ئەوەی ئێمە تاوامان نەکرد خەڵکی دوای مەتاویەکەن بەردەوامیت بەلەش ساخیل زۆر سپاس بۆ دکتۆر دڵشاد زامان بەڕێستان پسپۆری بواری شوێنەوار کۆمەڵێک ڕوونکردنەوەی جوانت بە ئێمە و بە بینەرانی خۆشەویست بەخشی دەستەکانە خۆش بێت خۆشەویستان لەگەڵتانە بەردەوام ئەبین ئەچینە لای راپۆرتێک لا دهۆک پەرزگا ئاینیەکان نۆژان دەکرێتەوە بابزانین بە چ شێوازێک ئەو پەرزگایانە نۆژان کراوەتەوە ئەچینە لای راپۆرتەکە و کۆمەڵێک زانیاری وەرەگرین فەرموو
ئەمە دیمەنی پەرزگەیەکی دێرینە لە پارێزگای دهۆک کە مێژوەکەی بۆ چەندین سەدە پێشێستا دەگەڕێتەوە. پسپۆڕان لە ناوچەیەکی کوردنشینی عراق سەرقاڵی گۆڕانکارین و هەوڵ دەدەن مێژووی شوێنەکە بپارێزن. بانی و دیوارێتی هەمی دێ هێنە دروستکردن بەوەکی جاران و حتا پەرجۆنێ کنیشتێکی دێتە چێکردن و ئەفکۆنیال پشمەژی هەی ئەوژی دێتە دروستکردن یعنی پشێوەزێکی دروست بە هەمی تایبەتمەندیت خۆ حتا دێتە ئامادەکردن بۆ ڕێیە گەشتیارەژی کودبار دهێنە دروستکردن تابلێتی شولڤەکردن دهێنە دروستکردن بڕۆشەر دهێنە دروستکردن حتا کولە ئەنجام بشێن سوود الڤیجی هێوار بگرین. پەرزگەی حەزەقێل سەردەمانێک شوێنی پەرستن و بەڕێوەچوونی ڕێکارە ئاینەکان بووە و زیاتر لە 700 ساڵ پێشێستا بنیاد نراوە. چونکی الڤیجی هیدا جەهێکی نێزیک ئەبە کنیشتە بە کۆنگ بینن مەسافە 30 کیلومترێکی دیژی پەرزگەهێن میترایی و زەرەدەشتی هەنە هەروەساژی نزیکی 150 مترەکەوەی بەتر مزگەفت و کەنیسەژیا مەسیحیان دیوارێتوانەژی پێکبانیان کە بشین بژنێتە هەر 5 ئاینێت کەون جهێکی کێمدا هەبوونەوان هەبێ. دوای ئەوەی بۆ ماوەیەکی زۆر جێهێڵدرا پەرزگەکە ڕوبەڕووی مەترسی داڕمان بۆتەوە کە ئەمە ژوای کردووە کارەکانی نۆژانکردنەوەکە زۆر گرنگ بن بۆ چەند تیمێکی بیانی و ناوخۆیی. پێم وایە لەو کاتۆی ئێمە لێرن گرنگترین بەش لەوەدایە کە هاوکار بین لەگەڵ کۆمپانیا ناوخۆیەکان و لەگەڵ ئەو کەسانی کە لێرە کار دەکەن. بۆ نمونە ئەم کۆمەڵە پیاوەی لێرن ئێمە فێری کارکردنیان دەکەین و فێری ئەویان دەکەین کە چۆن بەردەکان بەکار بهێنن. ئەمەش کارێکی تەواو جیاوازە. کاتێک خانوویەکی نوێ دروست دەکەیت ئەوە تەواو جیاوازە لەوەی کە خانوویەکی دێرین و مێژووی نوێژەن دەکەیتەوە. بۆیە لە ڕاستیدا فێیان دەکەین چۆن بەردەکە کەر بکەن و بیبڕن. پەرزگەکە لە ڕێگەی بەخشینێکەوە بە بەهای 500,000 دلار کە لەلایەن کۆنسڵخانەی ئەمریکا لە شاری هەولێر دابین کراوە نۆژەن دەکرێتەوە و لە ناوچوون دەیپارێزن.